ام ایرو ام مجموعه شباب اینش کم با خبر تو ام همو واقع خوابش هم هادی نویدری مدوی ام ویدری باخش کن براستی بشکل کرونا هادی دوره من نظمات های رگی کمو افصاح يعني ملجأ كمبي وحيدة أجا أنه تين بينا خواتي داتين وتين شوارع مثلا فرالي ديرين وحتى قال ميرو هموتين سرما قدرونين وشوارع ديرين جا مدي قلقي جبربو مدي سرما فرا أم وقت شباب كمبي أم ويدري باخش بكن قلقيرا إيروك مجموعة كشباب توعية مخيم كبرت وين رابوينا في هوا باقش كرني في حديقة كامبي ما زي بيتر خلق جي أهمية فان جهل وسابدش بركو باقجي خفتنا كان في باقجيش إيمانية ما زي بيتر خلق جي هاري كاربي مرة دام نظافة أخوا كامبي و دور بري خوشي باقش بهلم جا بەدوای کاراکردنی فۆرمی زانکۆلایی لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ساڵانە وەکو لقی سۆرانیەتی قوتابیانی کوردستان ماوەیەکی دیاریکرا و هاوشێ ئەوەی کە وەزارەتی خوێندنی باڵا دەستنیشانی ئەکا بۆ نمونونەکەم ساڵ 10 ڕۆژی دەستنیشان کردووە جگەلەوەی کە ساڵانە چەند ڕۆژێکی تریش ئیزافاکە بۆ ئەوەی کە کێشەی تەکنیکیان هەیە تابیکە سەردانمان ئەکاتن بۆ زۆر جار هۆکارەکەوی کە لە ماڵەوە یاخود لە شوێنی تر فۆرم پڕناکاتەوە دەگەڕێتەوە بۆی کە زۆر جار کێشەیەکی تەکنیکی یان کێشی ئینتەرنێت یان کێشەی دیکە لە ماڵەوە هەیە یاخود ئەو پێداویستی کەلوپەلانە لە ماڵەوە بەردەستین ڕوئەکەنە شوێنەکانی تر بۆ نمونە بارەگە لەقەکەمان ما وەکو لقی سۆران ئەمڕۆ دوم ڕۆژە لە پڕکردنەوەی فۆرمەکە ئەوەی کا لێرە ئەمە بۆیان ئەنجامەدەین سەرەتا پرسیاری نمرەکەیان لێکەن کۆ نمرێکە بەدەستیان هێناوە و پرسیاری ئەوشان لێکەنکەوە ئارەزووی چ بەشێک دەکەن ناویان لێبێتەوە هەروەها بەپێی ئارەزوی قوتابیەکە و بەپێی ئەوەی کە ئێمە پێمان باشە بۆ ئەو قوتابیە و داهاتووی قوتابیە بەشەکانی بۆ دائەنێین و کە پێک هاتووە لە 50 بەش وەزارەت دیاری کردووە ئەوەی کە کۆنمرەی لە سەروی 60 ئەوەی کە کۆنمرەی لە خوارەوەی 60 طبعاً ئەوە ئەتوانین بەشی کەمتری بۆ دیاری بکەین کنجی شارە زوور ئیمساڵ کنجێکی چاک و ڕێکوپێکی هاوردێ لە مەستەقەی شارە زوور دەڤەری هەڵەبجە زەڕایەن هەڵەبجەی شەهید سەیسایەق بەڕاستی کنجێکی زۆری کردە فەلاح و جاران ئێمەوە بێژنگ ئەمان کرد بنباڵمان هەمووی دەرهاتوو سێ لەخوا بەجیاوێ ئەمە پیلانێکی جوانەدان مەرجان بۆ فەلاح و ئەم بە مەکینە پاکەکەین و ئەکەینە فەردە و بەڕاستی زۆر ڕەحەت و زۆر چاکە لەخوا بەجیاوێ کنجی لە مانگی شەش دەست پێ ئەکات بە چاندنی و لە پاش چەند مانگێک بۆ 3 مانگ بۆ 3 مانگ و 500 ڕۆژ کاتی دووریانەکردنیەت لە پاش چەند ڕۆژێ بڵاوی ئەەکەی تۆ بەسەر جادەکە کە وشک بووە لە پاش 5 ڕۆژ ئەیوەرێنیت و لە پاشان کە وەراندی ئاوا هەباشەی بۆ تێریت و ئەیدای لە هەباشە پاکی ئەەکەیت هەباشەی پاکەت